بەیانیتان باش ئەمڕۆ 8 مارسی 2022 ئەوەتان پێڕادەگەیەنین کە ئەم ساڵ لەم ڕۆژەدا لەم شوێنەدا هیچ جۆرە چالاکیێکی ئاهەنگ ئامێز ئەنجام نادرێت، بەڵکو ڕۆژێکە بۆ ئێمە جێی خەم و ماتەمە. لێرەوە سڵاو بۆ ڕۆحی پاکی نمونونەکانی وەک سێوە، شنیار، نەقی محەممەد، ماریا دەنێرین کە بوونە قوربانی ویستە نەگریسە شەیتان ئامێزەکان. بە یامور و یارانیش دەڵێن لە دوا ڕۆژدا ئێوە دەبنەنەوەی سمبولی مرۆڤایەتی و ژیان دۆستی. بەڕێزانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی دادوەری، کەناڵەکانی ڕاگەاندن، گومانی تێدا نییە تاوانی توندوتیژی دژ بە ژنان و کچان و سەرجەم تاکەکانی کۆمەلگا پێشێلکاریەکی ئاشکرای بنەماکانی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤە و ئەنجامدەرانیشی بە کەمترین سزای یاسایی لێی دەرباز دەبن. بەداخەوە ساڵانە ئامارەکانی توندوتیژی دژ بە ژنان لە هەڵکشاندایە، سەرەڕای ئەو ناهەقیانەی کە لە ژێر هەر پاساوێکدا بەرامبەریان دەکرێت و وەڵام نەدانەوەی کردەی لایەنە پەیوەندیدارەکان تەواو ئێمەی نیگەران کردووە. بۆیە داوا لە سەرجەم دەسەڵاتە دادوەری و دەستگا ئەمنی و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە یاسا سەروەربێت، هەروەها بەڕێوەبەراتیە پەیوەندیدارەکان و نووسینگەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان میکانزمی گونجاو لە ئازمەترسیەکاندا بگرنەبەر و پلان و استراتیژی تۆکمەتر بەکاربهێنن. وەشێڵتەرەکان توانای ئەوەیان هەبێت کە داڵدەی سەرجەم ئەو ژنانە بدەن کە ڕوویان تێدەکەن و ببێتە لانکەیەکی ئارام بۆیان. لێرەوە دەمانەوێت تیمی تایبەت بە بەڵگە و تاوان و دۆزینەوەی ساختە ئەلکترۆنیەکان هەبێت و بە جۆرێک کار بکەن کە ژنان و کچان بێسڵەمینەوە بتوانن تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربهێنن. ئێمە کە لە خوارەوە ناومان هاتووە پابەندبوونی خۆمان بە پەیڕەوکردنی بنەماکانی مافی مرۆڤ دووپا دەکەینەوە و کار دەکەین بۆ بەشداری زیاتری ژنان لە ناوەندەکانی دەسەڵاتی بڕیاردا و بەشدارکردنیان لە سەرجەم سێکتەرەکاندا. هەوڵ دەدەین پەردە لەسەر توانە شاراوەکان واڵا بکەین و جیاکاری لە کەرتی گشتی و تایبەتدا نەهێڵین و ڕێخستنەوەی داواکاری و چالاکیەکانمان بە شێوەیەکی ئەکادیمی و زانستی و مرۆیی بکەینە ئەرکی سەرشانی خۆمان. ئێمەی ژنان جەخت لە میان ڕەوی و زمانی گفتوگۆ دەکەینەوە، چونکە بنیادنانی تاکی تەندروست و خێزانێکی ئارام ئەرکی سەرشانی هەمومانە. لە کۆتاییدا ئەوە دووپا دەکەینەوە کە هیچ شەرەفێک لە توندوتیژی و ژن کوشتندا نییە. ئەو شوێنانەی ئەو دام و دەستگایانەی کە بەشدارن لە میاداژنامەیەدا بۆتان دەخوێنینەوە: زانکۆی هەڵەبجە، سەنتەری یەکسانی و جەندەرناسی و بەشی ڕاگەاندن، بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان، دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە هەڵەبجە، ڕێکخراوی نوێ بۆ پاراستنی ژینگە و مافەکانی ژنان، یەکەی یەکسانی جێندەری پارێزگای هەڵەبجە، یەکێتی ژنانی کوردستان هەڵەبجە، ڕێکخراوی گەشەپێدانی خەڵک PDO. دووبارە سوپاسانەکەین، زۆر سپاس بۆ ڕاگەاندنەکان، سپاس بۆ هەموو بەڕێزانەی کە لێرە ئامادە بوون. هیوادارین چیتر توندوتیژی نەبێتەمان شێتی ڕۆژنامە و گۆڤار و تەلەڤیزۆنەکان. دووبارە سپاس.